هەمیشە بە قسە خۆشەکانی بە سوپاس بە دقیقی 3 ڕۆژ پێش ئێستا بوو لە بەردەم بینای نارتیا من ڕۆشتمە دەرەوە وریا ئاهات بۆ ناو موسسەکە خەریکی سەرقاڵی ئامادەکردنی بەرنامەیەکی نوێ بوو هەندێک دەمەتەقێ و وەکو هەمیشە هەندێک قسە و سوعبەتی خۆشمان کرد بە یەکەوە بەڵام ئەوەی تر دووە بینینی من و وریا بوو ناخۆشیتان بێ زام کۆستەکە زۆر ناخۆشە بەڵام چیتان هەیە لێ خواسەبووری ئێوەش بە خواسەبووری هەموو ڕۆژنامەنووسان بە بۆ هەمومان کۆستێکی گەورە بوو وریا بەتەنیا لە ئێنارتی نەڕۆشتیانی لە ناو کای ڕۆژنامەنووسیا لە هەرێمی کوردستان شوێن و پێگە و مەکانەتی دیاری خۆی هەبوو پەیوەندی بە چالاکی و بزێوی خۆیەوە هەبوو پەیوەندی بە پیشەیی بوون و ئازایەتی و بوێری خۆیەوە هەبوو کەوای کردبوو لە ناو کاری ڕۆژنامەنووسی کوردیە یعنی مەکانەتەکەی ئەو پێگەکەی ئەو زۆر گەورە بێ بەداخەوە کە مردنەکەی هەمومانی دڵ ناخۆش کرد هەمومانی بێتاقەت کرد بەڵامە بینین کاردانەوەکان لە ناو سۆشیال میدیا لەسەر شەقام لە پرسەکەیدا ئەمڕۆ واتای ئەوە بوو کە وریا بڕێکی خۆشەویست بوو بۆ خانەوادەکەی بۆ هاوڕێکانی بۆ دەستگاکەی بۆ خۆی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دوایین پەیوەندی یەکتر بینینتان کەی بوو لەکوێ بوو بە دقیقی 3 ڕۆژ پێش ئێستا بوو لە بەردەم بینای نارتیا من ڕۆشتمە دەرەوە وریا ئاهات بۆ ناو موسسەکە خەریکی سەرقاڵی ئامادەکردنی بەرنامەیەکی نوێ بوو هەندێک دەمەتەقێ و وەکو هەمیشە هەندێک قسە و سوعبەتی خۆشمان کرد بە یەکەوە بەڵام ئەوەی تر دووە بینینی من و وریا بوو یعنی بەداخەوە کە بەرەبەیانی ئەمڕۆ بەو ڕووداوە دڵتەزێنە ماڵاوای لەکرد بە هەر هەمومانی ئەوت پەپولە بەڵێ ئەو گوشەی هەبوو کە بە بەردەوامی بەکارێنا لەگەڵ هاوڕەکانیا وەکو قسەیەکی خۆش وەکو دروستکردنی گفتوگو سەرەتای گفتوگۆیەکی خۆش زۆر جارەی وەدا پەپولە گیان چۆنی لەگەڵ هەمومانە یعنی ئەوەی بەکارێنا بەڵێ ڕاستە یعنی هەمیشە بە قسە خۆشەکانی بە سوپاس